گەیلان بەیانیت باش سێیەکەمەکان فۆرمی دامەزرانی ڕاژەی عێراقیان بەسەر دابەژەکرێت زانیاریەکان لای تۆیە فەرموو. بەڵێ ئاکەم کۆسار بەیانی ئێوەش باش دیارە وەزارەتی خوێنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بڵاو کردوەوە کە دەرچوانی باڵێن سێیەکەمەکان و هەڵگرانی خوێنی باڵا ئەوانەی کە لە دەرەوەی هاوڵاتیان دەرەوەی ناوچە کوردستانەکانی دەورە ئیداری هەرێم و لە هەرێمی کوردستان خوێنیان تاوا کرد و داوای لیان کردووە کە لینکێک پڕ بکەنەوە چونکە وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی لینکێکی با بڵێن ئەنجومەنی ڕاژەی حکوومەتی فیدرالی لە ڕێگەی داتایەک و ئاڕاستەی سەرجەم ناوەندەکانی خوێندن یاخود با بڵێن کۆلێژەکان کردووە کە تاوەکو ئەو دەرچوانە بتوانن سەردانی ئەو زانکۆیانەکان سەردانی توماری زانکۆکانکەن بۆ ئەوەی کە مامەڵەکانیان ڕای بکەن بۆ ئەوی بزانین کەی ئەو پرۆسەیە دەست پێ دەکات تاکەی بەرداوام دەبێت چێن سوودمەند دەبن چێن دادەمەزیرن لەسەر میلاچی حکوومەتی فیدرالی دەبێت یاخود لە سەر میلاچی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت تاوای وردەکاریەکان لە عەبازەکرم و توێژی وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی دەپرسین کاک عەباس بەیانی دوای سوپاس بۆ دەرفەتە ئەگەر وردەکاریەکەمان زۆر بۆمان باس بکەی وردەکاری دامەزرانی ئەو سێیەکەمانە هەڵگرانی خوێنی باڵای چییە وردەکاریەکەی کەی دادەمەزرێن کەی پرۆسەکە دەست پێ دەکات. زۆر سپاس وەک خۆت ئاماژت پێکرد وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربووین لەم کابینەدا هەوڵی جدی درا بۆ دامەزراندنی سێیەکەمەکان چ ئەوانەی کەەوە ناوخۆی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانن دەرچوون و وەچ ئەوانەشیکەوە لە ناوچەدا بڕێنراوەکان و لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەرچوون. لە ئەنجامی ئەمەدا دوو سەردانی سەرۆکی ئەنجومەنی ڕاژەی گشتی فیدرالی بۆ هەرێمی کوردستان و وەفدی وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی بۆ شاری بەغدا و کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی خوێنی باڵای عراقی و ئەنجومەنی ڕاژەی گشتی و حکوومەتی عراقی لەسەر ئەوە کۆک بوونکەوە سێیەکەمەکان و خاوەن بڕواناوە باڵاکان کە لە زانکۆکانی کوردستان تاوایان کردو بەڵام خەڵکی یاخود دانیشتووی ناوچەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستانن سوودمەند بن لە هەمان ئیمتیاز و بڕیاری حکوومەتی عراقی کە بۆ هەموو ناوچەکانی تری عراق ئەنجام بدرێتن لەو چوارچەوێدا دوای هەوڵێکی زۆر سەرنجام توانرا دوێنێ بە دیاریکراوی لینکی پڕکردنەوەی فۆرمی داتاکان بگاتە وەزارەتی خوێنی باڵا و لە وەزارەتی خوێنی باڵاش ئێمە لینکەکەمان ڕاستەخۆ بە سەرجەم زانکۆکانی کوردستان دابش کرد بۆی لە ڕێگەی تۆماری زانکۆکانەوە دەرچوان و خاوەن بڕواناوە باڵاکان واتە سێیەکەمەکان بتوان ئەم لینکە هەم زانیاری وەربگرن هەم پڕی بکەنەوە دواتریش ڕاستەوخۆ واتە پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان تۆماری زانکۆکان هەیە لەگەڵ ئەنجومەنی ڕاژەی گشتی عراق لە کاتی بوونی هەر کەم کوڕیەک یاخود کێشەیەک لە پڕکردنەوەی لینکەکان یەکتر ئاگادار دەکرێتەوە بۆ ئەوی بەزووی بتوانێت کێشەکە چارەسەر بکرێت بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە سەرجەم سێیەکەمەکان کە ئەوانەی لە 2023 دەرچوونێت تا ئەمڕۆکە لە زانکۆکان ینی دەرچوانشی زۆر لە چەند ساڵێک کە دانەمەزراون لە هەرێمی کوردستان کە لە زانکۆکان دایان خوێن چ ساڵێک دەتوانن سوودبەن تێدا. بەڵێ ئەم بڕیارە هەموو سێیەکەمەکان و هەموو خاوەن بڕواناوە باڵاکان دەگرێتەوە ئەوانەی لە ساڵی 2023 لە زانکۆکانی هەرێمی کوردستان تەواویان کردووە بەڵام دانیشتوو یاخود خەڵکی ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان واتە هەموو ئەمانە دەتوانن ئێستا سوودمەند بن لەم پرۆسەیە و داوای لێ دەکەین سەردانی تۆماری گشتی زانکۆکان بکەن چکە لە ڕێگەی تۆماری گشتی زانکۆکان هەم زانیاری هەم وردەکاری چۆنێتی پڕکردنەوەی لینکەکەیان پێدەوترێ واتە ئەم فۆرمەی کە داوا کراوە پڕی بکرێتەوە دواتریش دەنێردرێ بۆ ئەنجومەنی ڕاژە بەڵام ئەوەی گرینگە هیچ پێویست بە پەلە ناکە کاتێکی زۆر لەبەردەستدایە و دەتوانن ئێستاوە سەردان بکەن دواتری بەڵێ لینکەکە لە دوێنێەوە کاراکراوە لە دوێنێەوە کاراکراوە سەرجەم سێیەکەمەکان خاوەن بڕواناوە باڵاکان ئێستا دەتوانێت تۆماری گشتی زانکۆکان وردەکاری زیاتر وەربگرن و لینکەکان پڕ بکەنەوە بینێرن ئەوەی کە گرینگە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان زانکۆ حکوومیەکان و لەگەڵیشیدا هەموو سێیەکەمەکان و خاوەن بڕواناوە باڵاکان ئەوانەی کە دانەمەزراون چکە ئەوەی کە دامەزراوە ئەو مافەی نابێتن دەتوانێت داواکاری پێشەش بکە وەک گرنگترین خاڵیش کە لە پڕکردنەوەی فۆرمەکان ئەوەیە کە زانیاریەکان دروست بن ورد بن و لە هەمان کاتیشدا دەرفەتێکی زێڕینە بۆ سێیەکەمەکان و خاوەن بڕواناوە باڵاکان بۆی بتوانن هەلی دامەزانیان بۆ بڕەخسێ بۆی بتوانن ممارەسی پسپۆڕی و توانا و شارەزایی و لێهاتوەکانی خۆیان بکەن لە زانکۆکاندا. دەرفەت کرد فۆرمەکە تا کەی بۆ ئەو دەرچوانە بەردەستە بۆی فۆرمەکە پڕکەنەوە و ژمارەیان چەندە ژمارە لە چەند خۆی ئەم پرۆسەیە کە باسمان کرد ئەم پرۆسەیە لە دوێنێ دەستی پێکردو تاوەکو 15
ئەم ساڵ بەردەوام دەبێت. ینی بۆیە داوا لە هەموو سێکەمەکان و خاوەنبڕوە ناوباڵەکان دەکەین پەلە نەکەن چکە کاتێکی زۆریان لە بەردەستدایە ئەمە یەک دووەمیش لە دوای پانزەینەوە کە پرۆسەکە تەواو دەبێت تاوەکو 15 ڕۆژی تر ئێمە دەرگای سکاڵاش دەکەینەوە ئەگەر هەر کەم و کوڕێکە بێ هەر خەلەلەکە بێ هەر کەسێک بە هۆکارێک لە هۆکارەکان نەیتوانی بێکەوە داواکاری پێشکەش بکە ئەم مافەی بۆ دەگەڕێتەوە. ئەگەر ئێمە سەیری دەرچوەکان بکەین بە تایبەتی دەرچوانی زانکۆپەیمانکان لە هەرێمی کوردستان و کە خەڵکی ناوسراوڕاوەکان زۆرن بەڵام سێیەکەمەکان دیاریکراون و لە هەمان کاتیشدا خاوەنبڕوە ناوباڵەکان ئەوانەی لە زانکۆکانی هەرێمی کوردستان تەواویان کردووە ژماریان دیاریکراوە لەگەڵ تەواوبوونی ئەم پرۆسەیە ئێمە دەتوانین داتایەکی ورد و داتایەکی تەواومان لە بەردەستدا بێت کە ژمارەیان چەندە بەڵام ئەوەی کە گرینگە ئەمەیە سەرجەم ئەوانەی کە بەدەم ئەم ئاگداری وزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستانەوە دەچن و سوودمەندەمە لە پڕکردنەوەی ئەم فۆرما و ئەم لینکە پڕ دەکەنەوە زانیاری لەبارەوە دەگرن هەلی دامەزرانی 100% بۆ دەڕخسێ بۆیە پێویستە ئەم دەرفەتە لە دەستخۆیان نەدەن ڕاستە ڕەنگە لە ناوچەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستاندا دەمەزێن بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەمەش زۆرێکە لە خزمەتکردن بەم ناوچانە کە ناوچەی کوردنشین و هەرێمی کوردستانن. دەستان خۆش زۆر دەکەن.